لە عێراق ماڵی شیعە پەرتەوازە بووە، سوننەکانیش بۆ چوونی جیاوازیان هەیە. سوننە و شیعە لە ئێستادا بەسەر دوو بەرەدا دابەش بوون. کوردیش هەرچەندە لە ناو ماڵی خۆیدا پەرتەوازەیە، لە ڕواڵەتدا لە بەغدا یەک ڕێزی خۆی پاراستووە و لەگەڵ هیچ کام لەو دووبەرەیەدا نەکەوتووە. هەردوو بەرەکەی ناو پەرلەمانیش لە ڕواڵەتدا پشتگیری لە چاکسازی دەکەن. کوردیش پشتگیری لە چاکسازی دەکات. خۆپیشاندەرانی عێراقیش هەر لە پێناو چاکسازیدا هێرشیان کردە سەر پەرلەمان. لەم دۆخەدا بەدەر لەوەی لایەنە عێراقیەکان چیان دەوێت؟ پرسیار ئەوەیە، کورد چی دەوێت؟ دوای گەڕانەوەی پەرلەمانتارانی کورد لە بەغدا، فراکسیۆنە کوردستانیەکان لە ڕاگەیاندراوێکدا ڕایانگەیاند ئەوەی لە پەرلەماندا ڕوویدا وامان لێ دەکات چاو بە بەشداریکردنمان لە پرۆسەی سیاسی عێراقدا بخشێنینەوە. ئەم هەڵوێستەش لە لای بەشێک لە چاودێران و هاوڵاتیان دوو پرسیاری سەرەکی و ڕوژاندووە کە بۆ هیچ کامیان وەڵامێکی ڕوون لەبەردەستدا نییە. یەکەم، لەم ڕۆژانەی دواییدا لە عێراق چی لە دژی کورد ڕوویداوە و ئەک فراکسیۆنە کوردیەکان لەم کاتەدا دەیانەوێت وەها هەڵوێستێک بگرن. ئەگەر بێت و ئەم هەڵوێستەیان بەهۆی هێرشکرانە سەر پەرلەمانتارانەوە بوو بێت، خۆ بەتەنها هێرش نەکراوەتە سەر پەرلەمانتارانی کورد، بەڵکو پەرلەمانتارانی دیکەش هێرشیان کراوەتە سەر. دووەم، پلانیان چییە بۆ دوای ئەوەی بڕیاریاندا بەشداری لە پرۆسەی سیاسی عێراقدا نەکەن؟ لەم پەیوەندیەدا بۆ چوونێک هەیە کە دەڵێت بەو پێی کورد لە نێوان ئەو دووبەرەیەدا نازانێت چی دەوێت، کەواتە ناشزانێت چی دەکات. بۆ نمونە لەم دۆخەدا کە هەر دووبەرەکە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەکانی پەرلەمان پێویستیان بە کورد هەبوو بۆ تەواوکردنی ڕێژەی یاسایی، بەڵام پەرلەمانتارە کوردەکان هیچ مەرجێکیان نەبووە لە بەرژەوەندی کورددا بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکاندا. لەم ماوەیەدا نەبینرا نوێنەرە کوردەکان پرسی بوودجە و پرسی پڕچەکردنی پێشمەرگە و پاشەکشێکردن بە هێزەکانی حەشدی شعبی لە دووس خوورمات و ناوچەکانی دیکە بکەنە مەرج بۆ بەشداریکردن لە کۆبوونەوەکاندا. لە چەند ساڵی ڕابردوودا پێگەی کورد لە بەغدا لاواز بوو لایەنە عێراقیەکان ساڵی 2014 بۆ پێکهێنانی حکوومەت بە پێچەوانەی خولەکانی پێشوو چاوەڕوانی هەڵوێستی کوردیان نەکرد. هەر بۆیە بەشێک لە چاودێران پێیان وایە ئەم قۆناغە دەرفەتێک بوو بۆ ئەوەی کورد جارێکی دیکە پێگەی خۆی لە عێراقدا بەهێز بکاتەوە. لەلایەکی دیکەوە ئەو هەڵوێستەش ڕوبەڕووی رەخنەی بەشێک لە چاودێران بۆتەوە کە باز لە هەڵپەساردنی بەشداریکردنی کورد لە پرۆسەی سیاسی عێراقدا دەکات. بەو پێی بەهۆی بەرتەوازی ناوماڵی کورد هیچ پلانێک بۆ دوای ئەم بڕیارە نییە. بۆ نمونە ماوەیە کە بارزانی و پارتی باسی ئەنجامدانی ڕیفراندۆم دەکات، بەڵام بەهۆی پەکخستنی پەرلەمانەوە لە کرداردا نەتوانراوە هیچ هەنگاوێک بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم بنرێت. جگەلەوەش تا ئێستا هیچ ئاماژەیەک نەبینراوە لەلایەن گۆڕان و پارتیەوە وەک دوو لایەنی سەرەکی بەرگژیەکان بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێم. پێدەچێت دۆخی کورد لە عێراقدا لەم قۆناغەدا بەهۆی بێپلانی و پەرتەوازەیی ناوماڵەکەیەوە زیاتر لەو بەلەمە بچێت کە با لەگەڵ خۆیدا دەیبات دیار نییە کە دەگاتە کەناری ئارامی یان دەکەوێتە جێژاوی تۆفانەوە.